بڵاو لە بینەرانی بەیانی 24 زۆر خۆشحاڵم کە ئەم بەیانیە لەگەڵ بینەرانی بەیانی 24 بوو بەیانێکی جوان بەیەکەوە دەست پێکەین. هیوادارم کە لەش ساغ بن، تەندروست بن و ئاسوودە بن. لەگەڵمان بنەم بەیانیە با بزانین ئەم بەیانی هەگبەی کوردستان 24 لە بەیانی 24 چییە؟ با پێکەوە بیبینین. لە کوێستانەکانی سینەکێ باکووری کوردستان وەرزی دروێنەی گیا دەستی پێکردووە. پاڵەی دروێنە لە ژێرخۆرەتاکی زۆر گەرم بە سەختی کارەکانیان دەکەن. ئەمە کوچۆکۆڵانەکانی لادیەیە کە یاخود گوندێکە لە قوبرسکاری چنین لە لێواری لە ناوچوونە. تەنیا ئافرەتانی بەتەمەنن کە ئەو کارە دەکەن وەک دەیبینن. لەگەڵ نەمانی ئەمان ئەم کارەش نامێنێت. ئافرەتێکی شنگالی 8 ساڵە لاواننەوە لە نێو ئێزیدیەکان دەڵێت و بە دەنگی خۆش ناوبانگی زۆری پەیدا کردووە. بەستەی شنگالی ئەڵێت خەمی خەڵکی دەکاتە لاوانەوە و سەددان لاوانەوە هەیە کە چیرۆکی خەڵکە. لە باکووری کوردستانەوە دەست پێ بکەین باشە. با لە کوێستانەکانی سینەکێ لە سنووری هەردوو شاری ئاگرێ و ئێدرێ لە باکووری کوردستان کە وەرزی دروێنەی گیایە دەست پێ بکەین کە پاڵەی دروێنە لە ژێر خۆرەتاکی زۆر گەرم بە سەختی کارەکان دەکەن. بەڵام هەندێک جار باگوتەی یاخود بەگوتنی گۆرانی کوردی ئەو سەختیە دەکەنە کەیفخۆشی بۆ خۆیان با پێکەوە بینەوە. زۆزانên agiriyê bi stran û hinge paleyan olan dide. Li zozana Sînekê ya Sersînorê her du bajarên Agiriyê û Îdirê ya Bakurê Kurdistanê paleyan dest bi durûna giyê kirin. Ji ber ku li wê zozanê gelek avzê hene û makîne nikarin bikevin wir, pale neçarin dibin tava dijwar de û bi tirpanan karê xwe bikin. Lê pale vî karê zehmet bi stranên Kurdî û hawar û hingehingan kirine keyf û xweşî. Yek ji paleyan dibêje ew ji zaroktiyê ve giyê didirû û heta ku ji destê wî bê dê vî karî bike. Par hişke salî bû, giyan nebû. Li îsal giha zêde ye. Ev meheke em dixebitin. Ez wisa bawerim dê heta 15 rojan karê me xilas bibe. Em gihê bi destan didrûn, bi destan berhev dikin û bi makîneyan jî dikin gurz. Paşê balhigiran bar dikin û dibin gund û zivistanê didin heywanên xwe. Di nava paleyên navsere de paleyên ciwan jî hene. Ew jî bi vî karî dixwazin heqê xwendina xwe derbixin. Paleyek ciwan dibêje wan dirûtina giyê ji bav û kalên xwe girtine lê wekî wan zîrek nînin. Çok zor ya, büyüklerimiz kadar yapamıyoruz yani. Zorlanıyor. Bi rastî ev kar gelek zehmet e. Em nikarin wekî mezinên xwe serkeftî bin. Em zehmetiyê dikêşin. Em jî dixwazin dirêjiyê bidin vê kevne şopê ji bo mayîndekirina vî karî çi ji destê me tê em dê bikin. Ez di heman demê de xwendekarê zanîngehê me. Ev kar ji bo min fersendeke xweş e da ku heqê xwendina xwe derbixim. Em rojane 300 lîre qazanc dikin. Ev pere ji bo xwendekarekî dahatek baş e. Toplasak 200-250 lira kazanıyoruz yani günlük. Bir öğrenci için güzel para yani. Devera serhedê bi zozanên xwe yên hûnik û tijek anî û mêrek navdar e. Her sal hejmarek zêde koçer havînan ji bajarên wekî Sêrt, Şirnex, Batman, Diyarbekir û Rihayê berê xwe didin zozanên serhedê. Inca babînەوە başûr biçîne Helebce. Qeyserî Helebce کە 300 دوکان لە خۆ دەگرێت مەرجەکانی تەندروستی سەلامەتی تێدا نیە. بەرگری شارستانی هەڵەبجەش دەڵێت کە چەند جارێکە خاوەن مڵک و دوکانەکان ئاگادارەکەینەوە لەوەی کە پابەندی مەرجەکانی بەرگری شارستانی بن بەڵام گوێی پێنەدراوە. دوکاندارەکانیش دەڵێن کە لە بازاڕەکە ئاسوودە نین چونکە هەر حاڵەتێکی ئاگرکەوتنەوە خوا نەخواسەگە ڕوو بدات کەلوپەلەکانیان بە تەواوی دەسووتێت و زیانمەندیشە. تاکە قەیسەری هەڵەبجەیە. هەر بەشێکی قەیسەریەکە تەماشا بکەی دوایەری کارەبای پێدا تێپەڕیوە.
خاوەن دوکانەکانیش باز لەوە دەکەن کە هیچ کات ئاسوودە نین و لە خەمی ئەوەدان شۆرتێکی کارەبا لە نێو بازاڕەکەدا دروست بێت و دوکانەکانیان بسووتێت. ئامادەین دەستی هاوکاری ئەڵێن بە مادی ئەڵێن بە معنەوی ئەڵێن ئێمە هەنگاوە نین کە ئەو مۆزوع چارەسەرکردن ئێمە ڕۆژانە شەوانە ئێمە کێشە و مشکلەمان دڵڕاوکەمان لەسەر ئەو مۆزوعەیە خواوە نەگاگەشتی ڕووبە یعنی زەرمەندی یەکەم ئێمە نوک دوکانەکان ئەم بازاڕ ئێمە گونجی ئیتیانی ئاو ڕەنگەنی خواوە نەگا ئاگرێ بکەوێتەوە ئاو بڕژێ ئاوەکە بە 100 بکێتە دەرەوە ئەم بازاڕێ مەگەر سابێکی ئەگەڕێتەوە بە ساڵی 90ەکان تایزە هیچ سیانەیە نەکراوە حکوومەتی هیچ سیانەیەکی نەکرەوە چێک کراوە لەسەر پشتوشانی خۆمان کردومانەوە و دوای زۆربەی زۆری دوکانەکانان بە خۆشەتی تایە یعنی هەر بڵێ قدرەتی قادر تایزە ئەم قەیسەرێکی ڕێنەگرتۆماوەتۆنا هیچ کارەباکەمان هیچ سەرۆبەرەیەکی نییە و دوایەوەش کارە ئێمە پێویست بوو ئەم بازاڕە شوێنێکی تیجاری لە هەڵەبجا شوێنێکی دیارە. نەبوونی مەرجەکانی تەندروستی سەلامەتی لە نێو قەیسەریەکە وای کردووە خاوەن مڵک و کاسبکاران لەلایەن بەرگری شارستانیەوە ئاگادار بکرێنەوە. بەڵام تا ئێستا گرفتەکەیان چارەسەر نەکراوە. گرفتی سەرەکیمان لە بە قەیسەری شنروەیە لەبەرەوەی کە قەیسەریەکە زۆر کۆنا هیچ مەرجێکی بەرگری شارستانی تیانە ئاوەڕۆی تیانە ئاوی تیانە بۆری وشکیشی تیانە حتا ئێمە ئەگەر ڕووداوێکی ئاگر هەبێ خوانەخواسە بێ 3 تا 4 سۆندە بخەینە سەرێک کە هەر سۆندەیەک 25 مەترە یعنی ئەمە گرفتە تۆ توانی کۆنتترۆڵی ئاگر بکەی لە بە شێوەیازێکی لەو شێوەیە ئینجاوێکی منفەز و دەرچوون نییە بۆ لەو بازاڕەیە دوو دەرگای هەیە هەردوو دەرگاکە کراوە بە بڵین دوکان و ڕێگیراوە. تەمەنی قەیسەریەکە نزیکەی سەدەیەکە و وەک بازاڕی هەمیشەیی هەڵەبجا ماوەتەوە 300 دوکان لەخۆ دەگرێت کە زۆرینەی دوکانەکان جلوبەرگ و پێداویستی جوانکاری دەفرۆشن. لە کاتی دروستبوونی هەر حاڵەتێکی نەخوازراوی ئاگرکەوتنەوە کۆنتترۆلکردنی ئەستەم دەبێت. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. ئەم بەیانیە بابەتێکی تایبەتیشمان هەیە لە بەیانی 24 کە لە بەرهەمەکانی کوردستان 24 و کارە جوانەکانی کارمەندەکانی کوردستان 24 کە خەریکی بڵاوکردنەوەی جۆرە ڤیدۆیەکە بە ناوی فلای 24 بە تەکنیکێکی سەرنجڕاکێش و نوێگەریانە دروستیان کردووە و بڵاویان کردوتەوە. ئەو فێچەرە هەر جاری باسی کارێکی جوانی کوردستان دەکات لە نیشاندانی سروشتی کوردستان و بگرە و کاری هاوڵاتیان و خزمەتگوزاری و پرۆژەکان و هەمووی بە یەک کامێرەی فلایکام بە بێکەت بۆ ماوەی 2 یاخود 3 خولەک بەردەوامە بێت. ئەڵقەی ئەم جارەی فلای 24 لە هاوینە هەواری بێخاڵە لە ئیداری سەربەخۆی سۆران وەرن با پێکەوە بینەری بین. لاوی سار بەخێر بێن بۆ هاوینە هەواری بێخاڵ. من ناوم شاب ئەحمەد مستەفایە دانیشتووی گوندی بێخاڵم. بێخاڵ باوکمی ئەوەی کە شوێنەی گەشتیاریە و ناوچەیەکی شاخاویە ڕۆژانە خەڵکێکی زۆر گرۆپە گەشتیاری و خەڵک بە گروتینەکی گەرم دێتە ناو بێخاڵی ئەبینی ئەو شوێنە خۆشە و زۆریش مرتاحن بەوەی کە لێرانە خاوەن مەطعەم و فرۆشگا و ئوتێل و ئەوانە پێشوازیان لێەکەن. دەستی کاکە هێوار و کاکە سەنگەری شوەکو دەرهێنەر خۆش بێت بۆ ئەوەی کە ئەم دیمەنە جوانانیان ئەم بەیانیە خستە بەردیدی پرۆگرامی بەیانی 24 و بینەرەکانی.
بابێنە سەر بابەتەکانی خۆمان کە ئەوانی کە ئەم بەیانێت جگەلەوانە بۆتان ئامادەمان کردبوو هەندێک پیشە هەیە مانەوەیان یاخود با بڵێن پێیوەستە بە تەمەنی پیشەگەرانی بوارەکە بۆیە ئەگەر گەنجان بەدەم فێربوونی هەندێک پیشەوە هەیە نەچەند ڕەنگە بە پێی تێپەڕبوونی تەمەنی ئەو کەسانی لە پیشەکە ئەزانن ئەوە پیشەکە لە ناوچێت لەم بابەتە باسی مەترسی لە ناوچوونی کاری چنین دەکەین لە قوبرس کە ئەوانی کە ئەو پیشەیە دەکەن نیگەرانن لەوەی کە گەنجان ئەو پیشیان لێ وەرنەگرتوون و کاریان لەسەر نەکردووە. لە گوندی لافکارە هەموو دیمەنەکان ئاماژەن بۆ دێرینبوونی ئەم گوندە هەر لە خان و کۆڵانەکانیەوە تا دەگات بە پیشەی دەستی چنین. دێرینبوون و کولتوری بوونی ئەم پیشەیە لەلایەن یونسکۆوە بە فەرمی تۆمار کراوە تەنانەت گوندەکەش بەکاری چنین بەناوبانگە. بەڵام ئەوەی دەستڕەنگینەکانی ئەم پیشەی نیگەران کردووە ئەوەیەکە گەر پیشەگەرەکان نەمێنن ئەوە ناوبانگی گوندەکەش دەسڕێتەوە و لەگەڵ نەمانی ئەوان دروستکردنی دانتێلیش نامێنێت. بەداخەوە لێرە هیچ ژنێکی گەنجمانێ دانتێلکاری بزانێت ئەگەر ئێمە بمرین ئەم هونەرش لەگەڵ ئێمە دەمرێت ئێمە جوانەوەی ئەم پیشەیەین. گرنگی ئەم جۆرە چنینە لە شێوازی بڕینی قوماشەکانن واتە ئەو شێوە ئەندازەیەی کە لە کاتی بڕین و دروستکردنی ئەو کونیلانە لەسەر قوماشەکە دەکرێت ئەمە وا دەکات کارەکە بەهای زیاتر بێت. ئەمەش کارێکی ئاسان نییە و سەرنجڕاکێشی کارەکەش پەیوەستە بەو بڕینانە. ئەمە پیشەیەکی کولتوری ئێمەی لیفکاریەکانە لە بنەڕەتدا شێوە دروستەکە لە سێ ڕەنجیدا و پێکاتوە ئەم پارچەیە بە نزیکەی 3 هەفتە کاری دەوێت. قوماشەکانی ئەم دانتێلانە ئێرلەندی و بەلجیکی و فەڕەنسین بەهۆی سەردانیکردنی لیۆناردۆ داڤینچیش بۆ ئەم گوندە وەکڕینی یەکێک لەم دانتێلانە بە نەخشێکی تایبەت وای کرد ئەو جۆرەیان ئیدی بە ناوی لیۆناردۆ داڤینچی ناوبرێت. ساڵی 1480 لیۆناردۆ داڤینچی هاتە لیفکار و پارچەیەکی لەم دانتێلە کڕی وەکووەمە ئیدی ئەم پارچەیە بە لیۆناردۆ داڤینچی ناونرا و کردیە خەڵات بۆ کڵێسای میلان تەنانەت لەسەر دراوی کۆنی قوبرسی شوێنێ گوندەکەی ئێمەی لەسرە و نەخش و نیگاری سەر قوماشەکانیشی تێدایە دەیبینن. جوانی هەندێک پیشە لەوەدایە بە دەست دروست دەکرێت ئەمە وا دەکات چ لە ڕووی نرخ جیاوازیان هەبێت و چ لە ڕووی مانەوەی خودی پیشەکە بە ئەرزش و بە بەها بێت. لەناو کوردەواری خۆشمان زۆرێک لە پیشەکان هەن کە ئەتوانین بڵێن کەسانی بەتەمەن لەی شارەزان بۆ هیوایی کە گەنجانمان ڕوو بکەن ئەو جۆرە پیشانە بۆی کە لە نەناوچوون بیان پارێزن. جا دێنە سەر بابەتێکی دیکە کە ئێستا دەیبینین زۆر ئەنجام ئەدرێت. بەشێکی هاوڵاتیان ڕویان کردوتە ئەنجامدانی جوانکاری ڕوخسار. هۆلیوود سمایلش یەکێکە لەو جوانکاریانی کە لە هەرێمی کوردستان لە پێناو جوان دەرکەوتن ئەنجام ئەدرێت. هۆلیوود سمایل یەکەم جار لە ساڵی 1928 بۆ ئەکتەرێک ئەنجام درراوە بۆ ناو فیلمێک کە لە فیلمەکە پێویست بووە شێوازی ددانەکەی یاخود ڕووپۆشی ددانەکەی بگۆڕێت و کاتێککە بۆ ئەکتەرەکە ئەمەیان ئەنجام داوە پاشان پەرەی پێدراوە هەتا لە ساڵی 1982 دۆزینەوەی مادەی هەمیشەییان دۆزیوەتەوە کە بتوانن بۆ هەمیشە ڕووپۆشی ددانەکانی پێ بکەن. جا سوودەکانی هۆلیوود سمایل چین ئێمە باسی چەندانەیەکیەکەین دواتر پسپۆڕێکی تایبەتیش لەگەڵ خۆمان لەناو پرۆگرامەکە زیاتر باسی لێوەکان. ڕێخستنی ددانەکان لە ڕووی شێوە و سایزیان و بەخشینی ڕەنگێکی گونجاو ئەوە ڕوون بۆ ڕووی ددانەکان بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە لە بنەڕەتە ددانیان ڕەنگی زەردباوی هەیە. بۆ پڕکردنەوەی بۆشایی نێوان ددانەکانە جگەلەوە بۆ باشترکردنی لایەنی دەرونی چارەخواز لە کاتی قسەکردن و پێکەنی. اینجا ئەمە چەند زانیەرێکی ورد بوو سەبارەت بە هۆلیوود سمایل زیاترەمانەوێت زانیاری سەبارەت بە وەربگرین چونکە زۆرێک لە ئێمە هەین هەیە کە حەز دەکات هۆلیوود سمایل کە بەڵام زانیاری زۆری لەسەر نییە و هەندێک جاریش کاتێک شتێک خۆت نەیکەیت بەرامبەرەکە 100 جاری تریش بیکات و هەر دڵە ئیسراحەت ناکات بەڵام کە لە پسپۆڕێکی تایبەت پرسیار دەکەیت و هەموو شێوازەکانیت پێڵێت و ڕێنمایەکان پێ ئەو کاتە دەتوانی بڕیاری دروستی خۆت بدەیت. دکتۆر سۆما سەرۆ
پزیشکی پسپۆری چارەسەرکردن و جوانکاری ددانم بەیانی لەگەڵێنێ بەخێر هاتی ئەمە هەندێک لە سوودەکانی هەڵی سمایلمان باس کرد جگە لەوە چ سوودێکی دیکە هەیە کە ئێمە چۆنەڵە لە قەڵام خستبێتمان و باسمانە کردوێت خۆت باس بڵێ هۆلیوود سمایل بەگشتی وەکو جەنابیشت باست کرد بۆ ڕووپۆشکردنی بەشی دەرەوەی دانەکان بەکاردێت لە سیرامیکی شوشە دروست دەکرێت و لە ناو خەکدا بە هۆلیوود سمایل باوە لەبەر ئەو زانیارەی جەنابدات کە کۆن ئەکتەرەکانی هۆلیوود بەکاریان دەهێنا بۆ دروستکردن دەموددانیان هۆلیوود سمایل لە ئەساسدا بۆ دوو ئامانج بەکاردێت بەشە سەرەکێکی بۆ جوانکاری دەموددانە بەڵام لە هەمان کاتدا بۆ چارەسەری ددانیش بەکاردێت بۆ کەسانی کە ناڕازین لە شێوە و قەبارە و سایزی و ڕەنگی ددانەکانیان ئەوە بە مەبەستی جوانکاری بۆ چارەخوازان بەکاردێت بەڵام جاری واشەیە چارەخواز ددانی شکاوە داخوراوە درزیداوە بۆ شایل نێوەندانەکانی هەیە کە تەسیر لە ژیانی ڕۆژانەی دەکا لەو کاتانەشدا هۆلیوود سمایل یعنی وەکو ناوە علمێکی ڤینیری سیرامیک بەکاردهێنرێت بەڵام کۆمەڵێک مەرزی تایبەتی خۆی هەیە یاکەواتە هۆلیوود سمایل بۆ هەموو کەسێک گونجاو نییە با بزانین پێش هەموو شتێک چەند جۆری هەیە کامپۆزیتش هەچێتە دوو جۆری هەیە خۆی دایرکت و ئیندایرکت وەختە ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆیە ڕاستە و خۆیەکە لە مەوادی کۆمپۆزیت بەکاردێت کە بە یەک جلسە لە کلینیکەکان ئەنجام دەدرێت ناڕاستە و خۆیەکەش ئەوەیە کە بلا سیرامیکی شوشە دروست دەکرێت زیاتر باوە زیاتر دەتوانین دەستکاری شێوەی ددانەکان ڕەنگی دانەکان بە لامینەتکردنیان کامیان باشترە ئەمێنێتەوە کاتیمانەوەیان بە کامپۆزیتەکە باشترە مێنێتەوە یان بە شێوازی دووهەمەکە کە بە سرامیک ئەکرێت و چەندێک جارێک ئەبێت تۆ ئەبدەیتی کەیتەوە خۆی ئەمە دەکەوێتە سەر حاڵەتی چارەخوازەکە حاڵەتی ددانەکانی زۆربەی جار بە پڕکردنەوەیکی بەسیت شوشتنێک سپیکردنەوەی کێشەی نەخۆشەکە علاج دەبێت بەڵام بۆ بەشە ناڕاستە خۆیەکە کەواتە بەکارهێنانی سیرامیک ئەگەر مەرزەکانی بە یانی ئامادەکردنی بە شێوەیەکی تەندروستی لەلایەن دکتۆری پسپۆر بە مەوادی باشە لایەن تاقیگەی باش دروست بکرێت ئەوە و دەبێت طبعا نەخۆشیش چارەخوازیش مامەڵەی دانی خۆی لەگەڵ بکە لە پاگڕاگرتنی شوشتنی ئاگاداربوونی ماوەیەکی زۆر درێژ دەخایێت ئەتوانین بڵێن وەکو ڕێگەزانستێکی 15 بۆ 16 ساڵ ئەخایەنێت یاخود کەمتر وەکو باسم کرد ئەگەر ئەمە چونکە ئەوەیەکی زۆر بەشێت کاتێکی دیاریکراوی هەیە بۆ کاتێکی دیاریکراوی نییە وەکو هەر چارەسەرێکی ددان دەکەوێتە سەر ئەو ئیشەی کە بۆت کراوە و نەخۆش چارەخواز چەند ئاگای لە دەمودانی خۆی دەبێت ئەمە تەنها ئەپلای ناکرێت بۆ هۆلیوود سمایل بۆ هەموو چارەسەرێکی ددان پێویستە هەم ئیشێکی باشی بۆ بکرێت هەمیش چارەخواز خۆی باش ئاگای لێبێت بەڵام ئەگەر وەکو گوتمان پەیڕەوی ڕەنمایەکانی پزیشکەکەی بکە ئیشێکی زانستیانەی بۆ بکرێ ساڵانێکی دوور درێژ دەخایەنێ طبعا دەبێ ینی ئاگاداری بێ هەر 6 مانگ جارێک هەموو ئەو کەسانە نەکەوانی کەس هۆلیوود سمایلیان کردەوە هەموو کەسێک دەبێ هەر 6 مانگ جارێک سەردانی دای دکتۆری دامکە بۆ ئەوەی کە دەمودانی پاک بکرێتەوە بشورێ و پۆڵش بکرێت بۆی کە تووشی کێشەی کلۆربوون و تێکچوونی دانەکان نەبێت باشە لە هەردوو جۆرەکە پێویستەکە ددانەکان بتاشرێن و بچوو بکرێنەوە دایمە کێشەکە ئەوەیە ئاترسیەوەی کە ددانەکە ئەبڕدرێت لە چۆن دڵێت مبڕێدەکەی دانەکان دەبێت ئامادە بکرێن وایە لە تکنیکی ڕاستە و خۆیەکە زۆربەی جار پێویست ناکات دەستکاری دانەکان بکەن ئەگەر ڕەنگی ددانەکان نەگۆڕین لە ناڕاستە و خۆیەکەش لەبەر ئەوەی کە ئێمە سیرامیک دەخینە سەر ددانەوە پێویستە جێگای سیرامیکەکە بکرێتەوە لەبەر ئەوەی کۆمەڵک کێشەی دیکە دروست دەبێت هەوکە ئێستا هەوکردنی پووکە تێکچوونی ددانەکانە شکانی سیرامیکە بەڵام ئەو دەستکاریە مینیمەمە ینی بە شێوەیەکی زۆر کەمە ئەبێ لە ناو چوارچەوەی مینای دادەمێنێتەوە چونکە سیرامیکی شوشە لەسەر مینای ددان دادەنرێت لە سەد تەبقەکەی ژێرەوە ڕاناوە کەواتە زیان بە مینای ددان ناگەێت ئەگەر نەخێر ئەگە بە شێوەیەک زانستیان ئەنجام بدرێت باش لە کاتی شکارە یاخود
ئەبینی سوتفێ شتێک ئەخوات شتێکی قایمەخوات ئەشکێت بەر شوێنێک ئەکەوێت کێشێکی بۆ دروست دەبێت کامیان چارەسەرکردنی ئاسانترە کۆمپۆزیتەکە یاخود سرامیکەکە لە شکانەکەیە هەڵبەت کۆمپۆزیت لەبەر ئەوەی کە یەکسەر لە کلینیک ئەنجام دەدرێت لەوانەیە کاتەکەی کەمتر بێ بەڵام وەکو ئاسانی هەردووکی وەکو یەکە تەنها ئەوەیە ئەگەر بە سیرامێک دروست بکە کە زۆربەی جار لە سیرامێک دروست دەکرێت پێویستە بگەڕێنرێتەوە تاقیگا و دروست بکرێ و دابنرێت باشە بابێنە سەر زیانەکانی من لە ئەو گرافیکەی کە هەبوو هەر باسی سوودەکانی بکرد نەمێرە باسی زیانەکانی کەم خۆت باسی زیانەکانیمان بۆ لەو حاڵەتانەی کە ئەم کردارە لەبەرەوەی کە زۆریش باوە لە ناو کۆمەڵگەکەمان و لەلایەن زۆر پزیشکانی دەدانەوە ئەنجام دەدرێت ئەمە کردارێکی ئاسان نییە واتە ئیشی هەموو پزیشکێکی ددان نییە دەبێت پزیشکی ددانی پسپۆر ئەم ئیشت بۆ ئەنجام دەکە ئیشی تایبەتی خۆی جوانکاری ددانە کە بە شێوەیەکی زانستی ئەنجام نەدرێت ددانەکە زۆر گچکە بکرێتەوە یا ئەوە تا ئەو ماوادانەی بەکارهێنرابێت لە کاتی دانانی لە کاتی دروستکردنی مەوادی باشی درێژخایەن نەبن ئەوە تووشی کۆمەڵک کێشەمان دەکە وەکو باسم کرد یەک لە بەناو ینی باوترین کێشەکانی هەوکردنی پووکە چارەخواز کێشەی هەیە لەگەڵەوەی کە دەمی بۆن دەکا ددانەکانی ژێرەوە وردە وردە ئەگەر بە شێوەیەکی باش داناندرابێ ڤنیرەکە بۆشایی هەبێ لە نێوان ڤنیر و ددانەکە وردە وردە دانەکە کلۆر دەبێت یا ئەو تا ئەگەر سیرامیکی گونجاوی بۆ بەکارنهێنرابێت چکەمە جۆرەها جۆری سیرامیکی شوشەمان هەیە کە هەرێکیان بۆ حاڵ تایبەتی خۆی بەکاردێنرێت ئەگەر بەکار نەهێنرابێت بە دروستی ئەوە دانەکە دەشکێت ئیتی تووشی کۆمەڵێک کێشەی دەمودان دەبێت چارەخواز باشە ئینڤیزلاین ئێمە کەمێکیش باسی ئەو شتانە بکەی کە ئێستا لە جیهانی پزیشکی زۆر بەرەو پێشەوە چوونە ئێمە پێشتر بۆ هەر جوان باسی جوانکاری دەدانە مادەم خودی جەناب لێەوە فرسەتە تەنیا باسی هەڵی سماڵ نەکەین ئینڤیزلاینی شێکێکە لەو چارەسەرانەی کە ئێستا ئاکرێت بۆ ڕێکردنەوەی ددان کەیتر پێویستە کە ئەو سیمە بە ددانەکەەوە بێت پێشتر تەقویم بوو ئەیان کرد ئەوە لە کوردستان تا چەندێ باوە تا چەندێ خەڵک ئێکە ئایا ئەو نوێگەریە ئێستا لێرە هەیە بەڵێ بەتەکیت هەیە هەرچەندە من پزیشکی جوانکاری دەدانم ئینڤیزلاین پزیشکی پسپۆڕی ڕاستکردنەوەی دان ئەنجامی دەدا بۆیە زانیاریەکانم ناگا بە زانیاری بەڵام بەگشتی بەڵێ هەیە بەڵام لە هەندێک حاڵەتی تایبەتیدا بەکادرێن کەواتە هەر کەسێک کە ناڕێکی لە دەمودانی هەبوو ناتوانێت بە ئینڤیزلاین چا بکرێتەوە بەڵام ڕێگەیەکی نوێی زۆر باشە کە دەتوانن ئەو کەسانی کە گونجاون بۆ ئەم چارەسەرە بەبێ ئەوەی کە تێلی دداندا بنرێت دانەکانیان ڕێک بخرێتەوە و ئەو کێشەی ناڕێکین ناشرین بوونی ئەوە شتێکی وەکو شوشە ئاسایە کە دەخرێتە دەمەوە وەکو پلاستیکە قالبە تەمان فترەی تایبەتی خۆی هێمە پسپۆڕەکانی ڕاستکردنی دانمان باشتریش دەیزانن کە بە شێوەی 3D مۆدەڵەکان دروست دەکرێنەوە و هەر فترە بۆ 2 هەفتە تا مانگێک نوێ دەکرێتەوە و نەخۆر چارەخواز بەکاری دێنێ تا دانەکەیمان زۆر باشە ئەگەڕێن سەر هۆلیوود سمایل بۆ چ تەمەنێک هۆلیوود سمایل گونجاوە کە ئەتوانێت هۆلیوود سمایل ئەنجام بێت خۆی چونکە ئێمە کچان و کوڕانمان هەر یەک تۆز ئەها تەواویتر هەستەکەی گەورە بوو جوان بوون خێراکەن ڕاست دەکەن وڵاتان بیانوەگرن لە دایک و باوکان زووکەن بۆمانی بکەن باوەکو خەڵکی تر ئەو ددانە پێ هەبێتەوە زۆر ڕاستە ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زانیاریکی تەوامان نییە لەسەر ئەو چارەسەرە تەنها لەسەر ترند و پۆپیلارەتی ئێمە زیاتر ڕوودەخەین لەسەر هەندێک کردار لە دموچاومان لە دانمان خۆی لە کاتی پێویست مە چارەخوازمان هەبووە 18-19 ساڵ بووە کێشەی شکانی ددانی هەبووە یا ئەوە دانەکەی بچووک بووە یا هەندێک کەس هەیە مینای ددانی لە بۆ ماوەیی باش نییە مەجبور بووین کە مەسەڵەن ئەم چارەسەرەی بۆ بکەین هەر لە 18 ساڵی تاوەکو 50-55 ساڵی چارەخوازمانە بۆ بەڵام ئایا ئەم چارەخوازە کێشەکانی بە هۆلیوود سمایل یا کوتڤنیری زینان سیرامیک عیلاج دەبێت چارەسەر دەبێت یاننا زۆر چارەخواز هەیە دێتە لامان
پشکنێکی تایبەتی بۆ دەکەین تەنها بە شت و سپیکردنەوەیەک ئەوەی ددانی دەگۆڕێ ڕووی دەگۆڕێ و بەڵێت چارەسەری دەکەیانی هەموو کات هەموو کێشەکانی دەمودان بە هۆلیسمایل چارە ناکرێت زۆربەی جار ڕاستکردنەوەی پێویستە زۆربەی جار تەنها گۆڕینی شێوەی ددانەکانی بە مادەی کۆمپۆزیت کەمێک دەستکاریەک کێشەکانی هەل دەبێت زۆر باشە دکتۆرە بابین لەسەر ڕەنگەکانی هۆلیوود سمایل ئەوەی کە ئێستا خەڵک باوە سپیەکی زۆر سیرامیکی ئەکات لە کاتێکا کە ددانی تەندروست خۆی ئەو سپیە نیە ددانی تەندروست ڕەنگەکەی تۆزێ زەردباو بێ بەڵام وازانی هەر ددانێک زۆر زۆر سپی بوو ئیتر ئەوە ددانێکی تەندروستە لە ئەنجامدانی هۆلیوود سمایل تا چەندە ئێوە ئابۆژگاری خەڵکەکەن کات ڕەنگی ددانێکی ئاسایی بێ ئەوە نەبوازان یەک خامی سپیدراوە بەدان ڕاست دەکەی ئەوە یەکێک لە دیاردەباوەکانە کە ئێستا ئەنجام دەدرێت لایەن زۆر پزیشکانیدانەوە زۆر کەس بە تایبەت لە سۆشەڵ میدیا دەیبینین کە چۆن دەڵێ لە لای خەڵکیش ئێستا ڕزای گرام بووە لە بەرەوەی دەڵێن لێنە لای من دکتۆرە دەمودانی خەڵک دەبینم زۆر زۆر سپیە وەکو قەندە وەکو بنێشتە بێوە نووساوە بۆ ئێمە زۆر ئامۆژگاری چارەخوازەکانمان دەکەین کە طبعاً ئێمەش لیدیان دەکەین هاوکاریان دەکەین لە هەڵبژاردننی ڕنگ زۆربەی چارەخوازەکانمان کردن دانیان زەردە پێیان خۆشە زۆر سپی بێ بەڵام ڕەنگی هەڵبژاردننی ڕەنگی سیرامیکەکە لەسەر ینی بۆ هەموو کەسێک گۆگێک نییە لەسەر ڕەنگی پێست ڕەنگی سپێنەی چاو زۆر گرنگە ئێمە بتوانین زانیاریەکی تەواو لەسەر ڕەنگی سیرامیکەکە بدەین بە چارەخواز بۆی کە بەیەکەوە بە هەماهەنگی گونجاوترین ڕەنگی بە هەڵبژێرین لەبەرەوەی زۆربەی جاران بەو ئەوەیە کە ڕێندام زۆر سپی بێ کە ڕەنگی غڵەتڵ دەبژێری ئیشەکەش زۆر جوان بێ ئەنجامەکەی جوان زۆر باشە با پرسیارێکیش بکەین هەرچەندە تایبەتە بەڵام من یەک لانە لە دکتۆرەکانم دەستکەوێت ئەم پرسیارە هەر ئەکەم بۆ خودی دکتۆرەکانی ددان ئەمە زۆر پرسیارم ڕاست کەمتر هەڵیت سمایلەکەن کەمتر کۆمپۆزیتەکەن کەمتر تەنانەت حتا ئەگەر پێویستیشان بێت ڕەنگە بە ناچاری ئیمپلنت بکەن خۆی ئەو پرسیارە زۆر زۆر لێم دەکرێت هەیە ئەگەر مەبەستم وێ زیانێکی وای هەیە بەڵام تا ددانێکت هەیە زۆر کێشەی نەبێت ینی واتە نەچینە لای پزیشکی ددان نا طبعاً وانە بەڵام زۆربەی جار بە تایبەت پزیشکی ئەگەر پسپۆڕیەکە جوانکاری دەدان بێت پزیشک خۆی لە زووەوە ئاگاداری دەم و ددانێتی بە شخصی ئەگەر قسەی بکەم سەمە ڕاستکردنەوەی دەمدام ئەنجام داوە سپیکردنەوەی دانم کردووە هەر 6 مانگ جارێک سکێڵنگ پۆڵشینگی خۆم کاتە ششن و پاکردنەوەی دانی خۆم دەکەم بەڵام من ئەوەی کە بۆ خۆم پێم باشە بۆ چارەخوازەکانیشم پێشنیار دەکەم کە پێویستیت پێ نەبێ پێویست ناکە تۆ چارەسەریەک کە لەبەرەوەی کە پۆپیولەرە یان ترندینگە ئەنجامی بدەیت کێشەی کێشکەشمان هەیە لەبەرەوەی کە هەموو کێشەکانی دەزانین ئەگەر بە تەواوی ئەنجام نەدرێ زۆربەی جار زۆر زەحمەتە بۆ ئێمە کە مەسەن من ناتوانم ئەو ئیشە بۆ خۆم بکەم کەواتە دەبێت پزیشکێکی کە بدۆزمەوە کە زۆر سیقەم پێی بێ بۆم بکە ئەمە یەکێک لە سەبەبەکان کەواتە دروستە تاوەکو ددانێک کێشەیەکی نەبێت ئەوە پێویست ناکە بەڵام ئەو گشتەکان هەمووی ئەنجام بدرێت چێکەپی گشتی پێویستە هەموو تاکێک وەکو چۆن چێکەپی عامی خۆت دەکەی پێویستە هەر 6 مانگ بۆ ساڵێک بەلایانی کەمەوە سەردانی دکتۆری دامکەی بۆی ئەو کاتێک کە کێشەکانت کەمیش بم کلۆرێکی گچکەیەک هەبێت تۆزە کلست هەبێ بە چارەسەری بەسیط هەل دەبێت کێشەکە هەل دەبێت بەڵام ئەگەر لی بگەڕین تا ئەو کاتایەکە دانەکە زۆر تێک دەچێ و ژان دەبانگرێ هەر بۆ ێشەکە پزیشکی دان لە ناو خەڵک ڕزای سوگ نییە لەبەرەوەی تەنها ئەو کاتێکە ژانمان هەیە دەڕۆینە لای دکتۆریدان بەڵام ئێستا دەبینین خەڵک زۆربەی بەبێ کە ئازارێکیشی هەبێت بۆلاتان ئەوێ پێکەنینەکەی جوانتر بێت تەنانەت ئەوەندە ددان گرنگە هەندێکجار لە سوشیال میدیا وێنەیەک دەبینی کەسەکە برۆی پێوەنیاڵی کێشە لەم وێنەیە چییە تەنیا ددانەکەی لابراوە خەڵکەکە سەرسەری ددانەکەکە بەڵێ سنتەری دەموچاو بۆیە هەر لەسەر بابەتە جوانکاریەکان پسپڕاتی خۆتە ئەمێنینەوە ئەویش سەبارەت بە لیزەرکردنی ددان لیزەرکردنی ددان کە دەمانێت دیسانەوە ددانەکەمان سپی بێت ئەمە هەمومان کێشەمان سپیکردنەوەی ددان ڕاست یاخوداڵین ترێن دەکە سپی ببێت ددان
کێشەکانی لەیزەرکردنی ددان چییە و سوودەکانی چی؟ خۆی لە ناو کۆمەلگەی ئێمەدا بە لێزەری ددان بە ناوبانگە بەڵام ئەو جیهازانێک کە بەکاردێنین لایتی تایبەتین لێزەر نین. لێزەر لە شتی کەدا بەکاردەوەکو بڕێنی پووک و چارەسەری دیکەی ددان بەکاردێنرە بەڵام ئەو لایتی بەڵا هەر ئەوها بەناوبانگ بووە کە سپیکردنەوەی ددان بە لێزەر. سپیکردنەوە ئەگەر ماوادی باش پرۆدەکتی باش ئەوانەی کە لە شەریکەی کە FDA ئەپروف کراوە کەواتە هیچ زەرەر و زیانێکی درێژخایانیان بۆ سەر دەم و دانیا بەکار بێنرێت هیچ کێشەیەکی هیچ زیانێکی ئۆتۆی ئازاری هەیە؟ ئازاری نییە بەڵام هەندێک کەس دانەکانی هەستیارترە لە هەندێک کەسیکە. ئەو چارەسەرێکە بەکاری دێنین بۆ ماوەیەکی کاتیە کاتی سپردیکردنەوەیەکی دەدان هەتایە نییە لە ماوەی 6 بۆ ساڵێک دەمێنێتەوە کاتە تو پێویستە ڕای بگری ساڵانە دووبارەی بکەوە ئەگەر ناوەردە وردە بە تایبەت لەگەڵ خۆی خواردن و خواردنەوەی چارەخوازەکەش دەگۆڕێت هەندە کەس قاوە زۆر دەخواتەوە چا زۆر دەخواتەوە زووتر دەگەڕێتەوە سەر ڕەنگی خۆی بەڵکو لە کەش دەگرێت. زۆر باشە. ئێستا ئەو کەسانی کە ددانیان سپی کردوتەوە بە لێزەر یاخود بە هۆلیوود سمایل بەکارهێنانی ئەو هەویرە ددانی کە خەڵکێکی ئاسایی بەکارهێنێ بۆ هەوانیش هەمان شتە یاخود فڵچەی تایبەت مەبەستمەوەی لە ڕێژەی فلۆرایدەکەی کە تایەتی دەبێت بۆ کەسانە چۆن بێت لەگەڵ کەسانێکی ئاسایی. خۆی ڕێژەی فلۆراید مادەیەک کە بەکار دەهێنرێت بۆ تعویزکردنەوەی ئەو کالسیۆمەکمەی کە لە ناو مینای داندا هەیە کاتی هیچ ڕەشی بە سپیکردنەوەی پەیوەندی بە سپیکردنەوەی دانەوە نییە. ئەیبینینەڵێ ڕێژەی فلۆرایدەکەی زۆر بەرزە ئەوەیە فڵانە. ئەمە مینای دەدان هاوکاری دەکا بۆی کە مینای دان بپارێزین لە کلۆر بوون. بەڵام وەکو ئەو کەسانی کە سپیکردنەوەی دەکەم ئەنجام دەدەن ئێمە پێشنیاریان دەکەین کە هەویر و هەروەها ماوسۆش واتە غەرغەرەی دەم بەکاربێنن کە تایبەتە بە سپیکردنەوەی دەدەن هەرچەندە ئەمانە دان سپی ناکەنەوە لە بەرەوەی مەو ماوەدانێک کە دان سپی دەکەنەوە دوو ماوادی سەرەکین کە لە ناو هەویری داندا نییە لە بەرەوەی قودانی تەندروست نییە بەڵام هەویر و ماوسۆشی ددان ئەمانە هاوکاری دەکەن کە دان لەکە نەگرێت کەواتە پاکی دەکردنەوە و دەیپارێزن لەوەی کە ستین یان لەکەی ددان دروست نەبێت لە سەردانەکە. باشە ئەو کەسێک کە هەویر ددان و فڵچەی ددان بەکارێ بۆ ددانشتن پێویستە کات کە دەمشۆر ئەوەی کە ماخۆش دەمشۆر بەڵێ دەمشۆر کە بەکارهێنرێت هەردووکی بەکار بهێنرێت بۆ کەسانە ئاساییە بۆ کەسانی ئاسایش کە هیچ ددانیان هیچ کێشێکیان تەنانەت هەڵدەستمانیشیان نەکردووە ئاساییە هەردووکی بە یان ئەگەر دەمشۆر بەکار هات پێویست ناکات فڵچەی ددان بەکار بێت. نەخێر پێویستە هەموو کەسێک هەموو تاکەکانی کۆمەلگامان ئەمە ئەو کێشەیەمان زۆر زۆرە کە دووشت بەکار ناهێنین یەکیان دەمشۆر دوو داوی ددان ئەمە دەبێبی خینە ناو ڕۆتینی ڕۆژانەمان وەکو چۆن هەموو بەیانیان کە هەڵدەستیندانمان بە فڵچە دەشۆن دوای شوشتن پێویستە دەمشۆر بەکاربێنی دوای ئەو پێویستە داوی دام بەکاربێنی بۆی کە لەبەرەوەی فڵچە ناتوانێت بگا بە کلێنی نێواندانەکان بینی نێواندانەکان ناتوانێت پاکاتەوە تەنها ڕێگات بەکارهێنانی داوی دانا و بەکارهێنانی دەمشۆرە. ئەنجا بۆ هەموو کەسانی کە هۆلیوود سمایلیان کرد بە یاخود سپیکردنەوەکە یاخود هیچ کردارێکی ددانیان ئەنجام نەدابێت پێویستە لە ڕۆتینی ڕۆژانەدا هەم دانشتن بە فڵچە هەم دەمشۆر هەمیش داویدان بەکاربێنن. دەستەکانت خۆش بێت دکتۆرە سۆماسەرۆ پزیشکی پسپۆڕی چارەسەرکردن و جوانکاری ئەم بەیانی لەگەڵ ئێمە بووی سپاس بە هەموو ڕێنمایەکان. سپاسان دەکەم کاری. ئافرەتێکی شنگالی 8 ساڵە لاوانەوە لە نێوان ئیزیدەکان دەڵێت و بەدەنگێکی خۆشی ناوبانگێکی زۆری پەیدا کردووە بە سێ شنگالی دەڵێت با منەم ئاو بخۆمەوە تا جوان باسی ئەو خانمەتان بۆ بکەم کە بە سێ شنگالی ئەڵێت خەمی خەڵکی دەکاتە لاواندەوە سەدان لاواندەوەی هەیە کە چیرۆکی خەڵکە بۆ بە لاوانەوە دەیگەڕێتەوە ئێوە لەم بابەتایی بینن.
بەسا چڕیمە مسیبا شێخدرێنە مسەر خاترا خێریە مرادێ شێخدرێ وان یەخسیرا وان کوشتیا وێ مەفەجراتا تەلعزێوان قەت کوپاریەت خۆرتا کەچکو ژن هەموو کوشتن و دنیالمە خەراکردن ژوێ ڕۆژێ هەتا وێ ڕۆژێمە فەرمانە ئەفسەرێک و دۆ فەرمانەلمە خودێ مەگۆ تۆ مەبەدان مەکە دەنگ نەکێت ئەم چۆنە مەزەر و زامانە دەرگەڤانە دەریل مەڤەن نەکێرۆ خودێ فیرا دەرزێکێ چەند دەولەتێ دنیا خودێ هەمووێ لێ زیدیان نەکێرۆ وێ عەسریێ چ قاسێ حسامە بلندا چ قاسێ گەروا مەرسەرێ خسیرا وەتەعالا غەریبی ئەف ساڵە ئەلێ دەرێن وێ غەریبیەت بیژێن خێران ناوێ خودێ هەچی هاتە پیمەمەکی ڤالاڤە ناگەێڕێن ئەم ڤیرەت چێن کولێ دلێ مەدگرانێن کولێ دلێ مەژبەربانێ خسیرا فەرمانف سەرمەدە هاتیا خڕەکە خافر ڕاویە تۆفان ئەف کەچکو ژنێت گرتی ئەف خۆرتێت کوشتی جاکێ هەرن معبەرا بنێرێن جاکێ مالێن میرات بنێرن دەریێت گرتی بنێرن جاکل شبابا بنێرن شەهادێت خۆل مالدە هشتینە داکێت خۆ بێ خۆدان هشتینە یەک نینە پارێک نان بدە داک و خوشکێوان فەرمانە سەرێ داک و خوشکێت خۆ ڕاکرینە دلێ داکە دەخیلی دێرانە سعودا مرە بزەرێ خۆ قوستان دێترم بێلا مامێ دەخیلە گرانە مزەرێ خۆ قوستان دێ مزا دەخیلی سلۆ کەتە بە تۆ فەرمانە هەردەوە چاوێ تۆ دەرکەتی نێ خودێ تا نەبنت بیش ببیرە ناکێ وێ خودێ سباتای بالێ سێڵەتی بەرفەرمانە بەردەخیل و کەکێوی و ئەوێت هاتی نەگرتن و ماڵامە چۆ میراتی و کەچکوژن و هەفتەن هاتی نەگرتنش کورد بەوەش وعجە و ئەمت بیژێ هەنگی بسەری مەهات هەنگی خۆدێ بسەری مەکرد ماڵە خۆدێ ئابڕ شکل و دەردا ئەمت بیژێ هەفتەن فەرمانە کە سەرمادە هاتین و هەفتەن ها نەگرتن و هەفتەن ها نەکوشتن و هەفتەن ها نەیەخسیرکردنە لەش کورد بە واجە پاف گوتنە غەریبیە نەغەریبیەش کورد ئەمت بیژن ئە نەفەرتش دەگەوەڵە باش كربا باش كربا الناس كربا حال النفس ديالك بيجي ما خلي النبخي ما قناطك قناطك دتا قناطك ما سرير مار مغازا عزيز دوري لا ناقد قادين وازا ورنا مي خدا قصدن دي بيد المانا داك داخل طريق قصداني تربيني بيدا ودرمان داني ليلي ay mardo çavuşları da kedine وێرای گرنگی چالاکی وەرزشی دیدەوانی بەڵام لەم چەند ساڵی دوایی کەمی کردووە. پێشتر چالاکی وەرزشی و خێوەتگای دیدەوانی بۆ قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان تەنانەت قوتابخانەکانیش لەسەر جەم کوردستان ڕێک دەخرا. بەڵام لەم چەند ساڵە ڕووی لە کەمی کردووە و چالاکی دیدەوانی چالاکیەکە جگە لە گرنگی جستەیەکەی بێگومان گرنگی دیکەشی هەیە کە ئێمە زیاتر باسی لێوە ئەکەین و ئەو کەسانی کە بەشدارە بن پابەندە بن بە چەند مەرجێک و جگەلەوە لەلایانی ڕۆشنبیری و هوەریشەوە گرنگی تایبەتی خۆی هەیە لەگەڵ ئەوەیە. دیسانەوە ئەم چالاکیە هاوشەوی وڵاتان ئەتوانین بڵێن هەرێمی کوردستانیش دیسانەوە ئەم چالاکی بەگەڕخستووە لە ناو گەنجانە بۆی کە فەرامۆش نەکرێت. جا بابزانین ئەگەر ئێستا ناکرێت هۆکارەکەی چییە یاخود کەمترەکرێت هۆکارەکەی چییە و بزانین لە چ ئاستێکا ئێستا ئەنجامدرێت لە سکوڵەکانە لە زانکۆکانە پەیمانگاکانە بابزانین ئێستا لە هەرێمی کوردستان کامانن ئەوانی کە ئەچنە چالاکیە دیدەوانیەکان. ئەم بەیانی ئەرسەلان قادر ڕاهێنەری دێدەوانی لەگەڵمانە بێت بۆ ئەوەی کە سەبارەت بەم چالاکیە بەیەکەوە گفتوگۆ بکەین کە چالاکیە کە بەشێکی ئێمە دەزانین کە خەڵکی کوردستان پێشتر ئەم چالاکیان ئەنجام داوە. بەخێر هاتی کاک ئەرسەلان قادر کە جەنابەت وەکو ڕاهێنەری دیدەوانی ئەم بەیانیە لەگەڵمانی. زۆر سپاس بەڕێزی بەناوی خۆی گەورە میهرەبان. پێشەکی سوپاسی بەڕێستان دەکەین سوپاسی ئەو کەناڵە دەکەین کە پێشوازیان لێکردین تاکو بتوانین هەندێک ڕوونکردنەوە بدەین لەسەر
کاروبار و چالاکیەکانی دێدەوانی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان. دەستەکان خۆش بێ پێش هەموو شتێ من هاوکارانم یارمەتیم بەم بامنیش ئەمڕۆ ببم بە چالاک لە دێدەوانی من ئەمە بکەمە ملم ئەمە ئاوها بۆ پشتەوە بەڵێ بۆ پشتەوە دەبی تر نازانم لەگەڵ کراسەکەشم نەخسیەوەی بەسەرەوە بەستاوە دەستخۆش ئێستا بژێت سپاس ئێستا منش بووم بە ڕابەری پێشکەوتن بووم بە ڕابەری پێشکەوت واتە ئەمانە هەر کامێکی نیشانێکی هەیە نەخێر قۆناغمانێ ئەمە کە دێدەوانی بە سێ چار قۆناغ تێپەر دەبی قۆناغی بنەڕەتی کە لە 8 ساڵی تا 12 ساڵی دەست پێ دەکات پێیان دەڵێن کچان پێیان دەڵێن گوڵەکان کوڕەکان پێیان دەڵێن بە چۆشیر لە 12 تا 15 پێیان دەڵێن کوڕەکان پێیان دەڵێن دێدەوان کچەکان پێیان دەڵێن ڕابەران لە 15 تا 18 پێیان دەڵێن کچەکان ڕابەری پێشکەوت و دێدەوانی پێشکەوت و 15 تا 25 کۆلێژی پێ دەڵێن کچەکان پێیان دەڵێن سەرپەر کوڕەکان پێیان دەڵێن گەڕۆک ئەم هەموو ناوە جوانش کە هەڵبژێراو بێگومان مەبەستانەوە چونکە ناوەکان هەمووی شتی سروشتن با بڵێن ئەو جوانیانن کە لە ناو سروشتا هەن و چونکە هەموو خێوەتگەکان لە ناو سروشتا ئەنجام بدرێت بڵێ بەخۆی ئەگە بێ سەرواقعی یعنی کاری دێدەوانی کارێکی بەخۆڕاییە خۆبەخشانەیە یعنی ئەوەی دێ کار دەکات لە دێوانی دەبێکم بزانی ئیشی دێدەوانی چییە کاری دێدەوانی چییە ئیشی دێدەوانی و کاری دێدەوانی چییە ئیشی دێدەوانی کاری دێدەوانی ئەوەڵم یەکەم نیشتمانەکەی خۆی خۆش بێ ڕاستگۆبی کە ئینسانێکی بەتوانابی لە قسەکردن و لە گفتوگۆ و لە هەڵسوکەوتەکان خۆشەویستی هەموو گیان لەبەرەک بێ ژینگە پارێزبی زۆر گرنگە ژینگە پارێزی مەسەلەکەیە بەعری پێ دەلێ ئەو شوێنەی کە دەچی دەبی لە زاران پاکتر بی دەلێ اترك المكان أفضل من ما كان يعني أو زي كذا سي خيوت قال لك كبزي دلي دبي لزاران باكتر وخاين تربي زۆر باشە جواب زانین جگە لە گرنگیدان بە لانی جستەیی ئەمە بێگومان لانی هزریش بەهێز ئەکات ئیتر چ لایەنێکی دیکە بەهێز ئەبێت لە چالاکیەکانی دیدەوانی لایانی ڕۆشنبیری قوتابی لایانی خۆشەویستی وڵاتە و نیشتیمانەکەی و ئاڵاکەی ئاڵا پیرۆزەکەی کوردستان ئێمە بەڕاستی لە کوردستان پێشەچێم دەتوانم لێرە لەو بەرنامەیەوە زۆر سوپاس و ڕێزی خۆم ئاراستەی وەزیری پەروەردە دکتۆر ئالان بکەم ئالان حەمە سەعید بە هەموو ناو ئەکپاڵ پشتم بووە لە بۆ هەموو خولەکانی دەرەوەی وڵات کە من ئەندامەکەم لە ئەنجومەنی باڵای عێراق جەمعیەت کەشاف العێراقیە و ئەندامم لە ئەنجومەنی باڵای دێدەوانی کە لە وڵاتی مسرە کە ئەگەر سەیری ڕسمەکەش بکەم بە جلی کوردی دابەزیوم یعنی لە وڵاتانی مسر بەشداریم کردووە بەڕاستی وەکو جەنابتان دەزانن بینەرانیش دەزانن زروفی دارایی تەسیرێکی زۆری هەبووە بزانم کێشەکان چین کە ئێستا چالاکی دیدەوانیەکان کەمتر لە کوردستان یەکەم کێشەیەکمان هەیە داراییە کێشەی دارایی دووەم کێشەی دەرسی وەرزش وانەی وەرزش دەتوانم بڵێم 1985 لە قوتابخانەکان نەماوە هەموو مامۆستای وەرزش بەخۆیان لە زەدوەرەکەی لەگە بەڕێوەبەرەکەی دەدەنە وانەکانی تر وەکو بیرکاری فیزیا کیمیا مامۆستایەکەش هەر حەزی ئارەزوومەند نەمایە حەزی لێ ناکە ئێستا لە کوردستان ئێمە کە من ئەرسەلان قادر سەرکردەی دێدەوانیم خاوەن ئیشارەی خەشەبیم زۆر کەس دەپرسی دەڵێ مامۆستا ئیشارەی خەشەبی چییە ئیشارەی خەشەبی کە پێک دێ لەو ملپێچە قاوەیەی ڕسمەکی نێودەوڵەتی تێدایە علامەتە لەگەڵ ئەو دوو پەلکەدارە پێی دەڵێن حەبە بە عەرەبی ئەوە پێی دەڵێن ئیشارەی خەشەبی ئەگەر دانەیەکی تر زیاد بووی ئێستا وەک ماجستێر من دەخوێنم پێی دەڵێن مساعد قائد تدریب دەوری ئەگەر بووە چار پێی دەڵێن قائد تدریب دەوری بەڵام ئەوانە لە شێ لە بەردەکەین ئێمە لە خێوەتگاکانی مثلەن با بڵین لە ڕێو ڕسمەکی ڕسمیدا لە بەردەکرێن لە ڕێو ڕسمی لە هەر وەک باست کرد ئەمانە تایبەتمەندی خۆیان هەیە زۆر چاکە ئێوە کە بەشدارە بن لە وڵاتانی دەرەوە بەنای کوردستان بەشدار بەنای کوردستان بەشدار دەبین ئێستا ئەوە ئین نێودەوڵەتیە ئەو نێودەوڵەتی بەرکرێت بەڵام ئەوە ئیشارەی خەشەبی یعنی ئەوەی لە دێدەوانی شارەزایی هەیە بیکە ئەو دوو حەبەیەدی دەڵێ ئەو مامۆستای خاوەن ئیشارەی خەشەبیە وەکو ئەگەر بێ باسی سەربازی بکەی تاج و نەزم کەسێک ئەگاتە ئەو پلانە بە خوێندن و بە بەردەوامی بڵێ واتە ئەمە قۆناغی خوێندنی هەیە قۆناغی هەیە بڵێ لە کوردستان چۆن پەرەی پێ ئەدرێت ئەوە یاخود جەنابەت بۆ بڕینی قۆناغەکان لە وڵاتانی دەرەوە خوێنی بووی ئێستا ئەمە لێرە خوێندنەکان لێرە ئێستا ئەمە بە هیواین کە لە مانجی نۆدا گوایە خولێک بکەینەوە بۆ سەرکردەکان لە بۆ ئەو مامۆستایانەی بەڕاستی لە کوردستان نەما مامۆستامان نەمای ئیشارەی خەشەبی تەنیا من ماوم ئەو مامۆستای ماون تەقاعد بووینە هەندێکیان وەکو مامۆستا عەبدولکەریم حازی خوا عەفوی کا و زۆربەی مامۆستایەکان کە مردوون خوا عەفویان بکە نەماون
ئێستا ئەمە سەرکردەمان نەمایە تەنیا من یاخواتەوە هەر تەمەند درێژ بیت لەگەڵ ئێوەش چۆنەڵێت نەوەی دیکە بێنە ئەوەی کە ئەم بوارە لە ناو کوردستان بڵاو بکرێتەوە و زیاتر گرنگی پێ بێت ئەمە عفوان ئەمە هیوادارین بکرێتەوە ئێستاما لە پێشەکی بەرنامەکمان بینی لێرە کە ملپێچیان لەبەرە ملپێز بەستن وەکو قاعیدەکێ دەبی لەبەر بکرێت نەکە بەر شێوازەك لەبەر بکەیت یعنی ئەوانەی کە پێی دەڵێن ئاهەنگی سەمەر یان حەفلەت سەمەر بە عەرەبی ئەوانەی ئاهەنگ دەژێڕن ئەوانەی هەڵپەرچێ دەکەن ئەوان گۆران نابی ئەو ملپێچە مل بکەوێت تا دەچی دەخەوی بەڵام ئێمە لە وڵاتانی خۆمان با بڵێن لە کوردستان هەر شارێک حەسەب حزبەکەی خۆی دەکات شتیوانیە ئەوە نظامەکی عالەمیە فەرموو ئێستا ئەگەر سەیری ئەو ملپێچەی بکەین ئەوە هەموو دەوڵەتەکان تیایدا بەشداری کردووە هەموو عەلەمەکانی تایە باشە مەرجەکانی بەشدار بوون یاخود ئەو کارانەی یاخود ئەو چالاکیانی کە ئەنجامرێت لەناو دیدەوانیە چی ئەبێ کەسێک پابند بێ پێی مامۆستاچی لێ ڕاهاتووبی لە زمان بزانی شارەزاییە شێوی لەسەر سروشتەی کە تیادا بەشداری دەکا ڕاستگۆبی نیشتمان پەروەربی یعنی بتانی خزمەتی ئەو ژینگەی بکە کە کوردستان داینەوە بەڵام ئەمە لە کوردستان تەنها لە شاری هەولێر خێوەتگامانیە داوا لەو بەرنامەی هاتیمە خاصەتەن لە بۆ ئەو نوخاڵە گرنگە هاتیمە کە ڕێز و احترامە لە دەکەن داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم خێوەتگایەکمان لە بۆ بکەنەوە بەناوی ئەو گەنجانەی تاکو بتوانین کۆیان بکەین لە کوردستان لە سلەیمانی خێوەتگا هەیە لە دۆکەیە بەڵام لە هەولێر نییە هەردیشمان زۆرە خاستن شێرە سووار بەناوبانگە لە بۆ دێدەوانی هیوادارین لە حکوومەتی بەس سیازەکمان لە بۆ بکە بەناوی یەک لە شەهیدەکان بکەین هەتا یادگاری ببینێتەوە مێژووەک لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بۆ شوێنەی دێدەوانی بتوانین ئیشی تیا بکەین باشە ئەو خێوەتگانی کە لە هەرێمی کوردستانکردن تەنیا گەنجانی هەرێمی کوردستانن کە تیا بەشدارە بن یاخود چۆن ئێوە دەچنە وڵاتانی دیکە لە وڵاتانی دیکە ئەمەش دەتوانین ئەوان بینی ئێستا هەموو ساڵ بەغدا دێن بەڵام ئەمە شوێنێکی تایبەتمانە دەیان بینە شوێنێکی چۆل دایاندرین بەڵام ئەگەر خێوەتگایەکمانە بوو شارەکان دەیان بینە ناو خێوەتگایەکەی بەڵێ عێراق دێ جنوب دێ ئێستا ئەمن دەتوانم بەنا لە وڵاتانی عەرەبی چەند دەوڵەتێک داوت بکەم ببینن کوردستان سروشتی کوردستان ئەمە لە ڕووی گەشت و گوزارش بێگومان کاریگەری بالضبط ئەبێت بەڵام ینی زاروێ ناگەمە ئەو شخصانە کە دەیانگەمێ ینی تێداوام لێ دەکەن کە دەستمە مؤتەمەرەکان پێم دەڵێن مامۆستا ئەرسەلان شتێکمان بۆ بکە بینە هەموو شت لەسەر حسابی خۆیانە بەڵام جێی نیشتە جیبوونیان یعنی خواردن و نووسنەکەیان ئایدی ئێمەیە وەکو ئیستیزافەت باشە بابینە سەر جلوبەرگەکە ئەمە جلوبەرگێکە کە تایبەتە بە سەرکردەی دیدەوانی کە لە کوردستان لەبەر ئەکرێت یاخود جیهانیە ئەوە جیهانیە ئەمە جیهانی ئەگەر بینە سەر کە قۆناغەکان باسم قۆناغی بنەڕەتی کچەکان وەردی لەبەر دەکەن یعنی پەمەیی بەڵام کوڕەکان هەمویان کراسی سپی پانتۆری ڕساسی قایشی ڕەش پێڵاوی ڕەش تا بەڵام کچەکان لە جلەکانیان جوایەزە کراسی شین تەنورەی نیلی گۆرەوی سپی پێڵاوی ڕەش ملپێچەکەش ئەمە کە لە کوردستان لە بەیان دروست دەکەین هەتا دووربی لە هەموو لایەنەکان وەکو دواپرسیار ئەمێ بزانم ئەوانی کە دەبنە سەرکردەی دیدەوانی یاخود ئەبنە ڕێبەری دیدەوانی ئەبێت مامۆستای وەرزش بن گرنگ نییە گرنگ نییە واتە هەر بەڵام عفۆن ئەمە لە بواری پەروەردەی دەبی مامۆستابی بەڵام لە بوارەکان کە با بڵین ژینگە شخصێکمان لە بۆ دەنیری سەحا یەکێکمان شخصێک دێ مەرز نییە بەڵام لە بواری پەردەوەی مەرزە مامۆستا بێت ئێستا ئەو خوڵەیە من دەکەمەوە مەرزە مامۆستا بێت دەبی لە 10 ساڵ کەمتری خزمەت نەبێ عمرەکەی لە 45 ساڵ زیاتر نەبێ ینی بەرەو تەقاعودی بڕوە زۆر سپاس دەکەین ئەرسەلان قادر ڕاهێنەری دیدەوانی لەگەڵ ماوەی بێگومان کردنەوەی خێوەتگەکان لەسەر پێکەوە ژیان لە کوردستانش کارێگەریکی زۆر باشی دەبێت بۆی کە میوانی زۆرترمان بێت گەنجەکان زیاتر لەگەڵ یەکتری لە هەموو ئاین و کولتورەکان لەگەڵ یەکتری تێکەڵون زۆر سپاس دەکەینە بەیانی لەگەڵ مام سوپاسی ئەوەش دەکەم سوپاسی و برادرانش دەکەم لە پشکامێڕێن من خاستن سوپاسی تایبەت و بۆ تۆ بەڵام با لە بیرم نەکەن ئەوانەی دەمبینن بتوانین خێوەتگایەکی بکەینەوە بتوانین خێوەتگایەکمان هەبی لە کوردستان ئەمن ئەو هەموو پێچان ئەمینە ئەگەر بە 1-2 سانیە ڕێگان پێ بدەن ئەوانە هەریەکە ئی دەوڵەتێک هەریەکە ئی شارێکە ئەمن هیوادارم ئەمیش لە کوردستان ملپێچێک مەبی تایبەتمەندی بە کوردستان ئەوانەی دێن ملپێچەکەیان بدەمێ بەو هیوای جارێکی تر میوان بووی لەگەڵ منە بەو هیوایە من ملپێکی کوردستان کەوە ئینشاءالله لە خزمەتدا زۆر سپاس سپاس دەستان خۆش بەڵێ بەم شێوەیە هەر لەگەڵ میوانەکە مامۆستا ئەرسەلان کۆتایی بە پرۆگرامی ئەم بەیانیەمان دێنین بۆ هیوایی کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت کوردستان هەر ئاوادان بێت و ئێوەش هەر لەشسان خەتا لەگەڵ ماڵتەنە